هەفتەی ڕابردوو بە تۆمارکردنی مێژوویی بە هەڵدانێک لە سەنتەری ئاسمانی کەنەدی لە فلۆریدا دەست پێکرد و سەرنشینانی نێو کەشتی ئاسمانی سپەیس فۆڵکن تاقمێکی فرەنەتەوەیی بوو ئەوانەی بەرەو وێستگەی نێودەوڵەتی ئاسمان بەڕێکەوتن. ئانا کیکینا بووە یەکەم ئاسمانگەری رووسی لە ماوەی 20 ساڵدا لەسەر خاکی ئەمریکاوە بەرەو ئاسمان هەڵبدرێت و هەروەها یەکەم کەسی رووسی بوو کە سواری کەشتی سپەیس ئەکس ببێت. لە هەمان فریندا بۆ ئاسمان کۆلۆنێڵی هێزی دەریایی نیکۆلمان ببێتە یەکەم خانمی بەڕەچەڵک ئەمریکایی بەرەو وێستگەی ئاسمانی نێودەوڵەتی بڕوات. ئەم پرۆسەی هەڵدانە بۆ وڵایی لەو دەمەدایە کە گرژیەکانی نێوان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و نێوان رووسیا لەسەر داگیرکردنی ئۆکرانیا بەردەوامە. بەڵام بەرپرسانی سەنتەری ئاسمانی گەشتبینی خۆیان دەربڕی بەرامبەر هاوکاری لە بواری ئاسمانیدا. ئەمە شوێڕای ئەوەی کە رووسیا بە ئاشکرا گوتێتی ئەو وێستگەی واڵایی خۆی لە ئاسمان بنیاد دەنێت. وەک گوتم ئێمە پتر لە 40 ساڵ لەمەوبەر دەستمان بە هاوکاری کرد و هەتا بتوانین درێژە بە هاوکاری نێوانمان بدەدەین. هاوکاتی ئەوەی ئێمە وێستگەی ئاسمانی فراوان دەکەین لە هەمان کەدا ڕێکەوتنی هاوبەشی گشتگیریش دەستەبەردەکەین وەک ئاماژمان بۆ درێژکردنەوەی هێتا دوای ساڵی 2024. جێ ئاماژەیە تاقمی سەرنشینانی کەشتێکە ئەوەی بەرەو وێستگەی ئاسمانی نێودەوڵەتی هەڵدرا هەریەک لە جۆش کسادا لە ناسا و هەروەها ئاسمانگەری ژاپۆنی کۆیچی وەکاتایی لەخۆگرت بوو. لەم هەفتەیەدا و لە ساڵی 1990دا ئەو هەفتەیە بوو کە تێیدا ئاژانسی واڵایی ناسا توانی ئاراستەی ئەرکێکی تایبەت بەخۆی ئەنجام بدات، ئەوەش لەڕێی سەرکەوتوانە هەڵدانی کەشتێکی ئاسمانی بە ناوی کاسینی بۆ هەسارەی زوحەل. بۆ ئارەش ئەرەبسادی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.